ئاشکرابوونی گروپێکی جاسووسی حکوومەتەکەی سوودانی هەڵدەتەکێنێت. گروپە نهێنی هەواڵگریەکە نێوماڵی شیعە بە تەواوی تێک دەدات. تیمێکی نهێنی هەواڵگری ڕاستپێردرا و ئاراستەکراوی سێبەر لە نێو هەڕەمی دەسەڵاتی عێراقی و لە بندەستی کەسی یەکەمی دەوڵەت و دەستەڕاستی محەممەد شیع سوودانی ئاشکرا دەبێت. ئاشکرابوونی گروپێکی نهێنی هەواڵگری لە نووسینگەی سەرۆکوەزیران نێوماڵی شیعەکان لە توپەت دەکات و ئاگر لە پەیوەندی بەرپرسە باڵەکانی عێراق بەردەدات. تیمە هەواڵگریەکە کاریان جاسووسی بەسەر پەیوەندی تەلەفۆنی محەممەد شیع سوودانی و هادی عامریەوە بووە. محەممەد جۆحی پیاوە شەبەحەکەی نووسینگەی سوودانی و تیمە 27 کەسیەکەی لە نێو قوڵایی و دڵی مخابراتی عێراقی و نووسینگەی سەرۆکوەزیراندا ئاشکرا بوون و تۆڕ و تیمە نهێنیەکەیان دەستەکەی بە تەواوی ئاشکرا بوو. ماوەی زیاتر لە 5 مانگ دەبوو کە جاسووسی بەسەر مۆبایلە تایبەتەکانی هەریەکە لە محسین مەندەلاوی، نووری مالیکی، هادی عامری، محەممەد حەلبوسی و یاسر سخێلیەوە دەکرا بەبێ ئەوەی کەس بزانێت کێیە و لە کوێوە ئاراستە دەکرێت. تەنها ئەوەی دەزانرا ئەوە بوو کە واتسەپی ژمارەیەکی نهێنی دوای ناردنی تۆماری دەنگی و تۆماری تایبەتی ڤیدیۆی خۆیان بۆی دەنووسین چیم دەوێت نەیکەیت ڕیسوات دەکەم. هەڵەیەکی تەکنیکی بچووک هەموو ڕیسەکەی کردەوە بە خوری و دوجار تیمێکی تایبەت یاسایشی نیشتمانی ئاشکرایان کرد. سەرۆکی مخابرات عەبدولکەریم سوودانی و خالید یعقوبی سکرتێری سەربازی سوودانی و محەممەد جۆحی بەرپرسی کاروبارە تایبەتەکانی سەرۆکوەزیران و ئەحمەد سوودانی کەسی پلەیەکی هەواڵگری و 18 کارمەند و 22 ئەفسەری باڵای هەواڵگری و نووسینگەی سوودانی تیمێکی سیخوڕیکردنیان پێکێناوە بۆ زانیاری کۆکردنەوە لەسەر پەیوەندی تەلەفۆنی بەرپرسانی شیعە. ئارزوو وەکو نیازپاکی و بێبەری بوون قەیس خەزعەلی گوتی ئەمە فەزاحەتێکی تەواو گەورە و ئابڕووبەرانەیە پێویستە سوودانی باجەکەی بدات، بە تایبەت کە ئەو تیمە سیخوڕیان بەسەر قونسوڵخانەی ئێرانیشەوە کردووە. لە بەرامبەردا ڕۆمانسکی باڵیۆزی ئەمریکا بەدگومانی نیشاندا و کەوتە هەڵمەتێکی گەڕان بۆ لای گەورە بەرپرسانی شیعە و گوتی بەهۆی ئەم فەزاحەتەوە ئاشکرابوونیە و تۆڕە مەترسیدارە EDEII ئەمریکی مامەڵە لەگەڵ مخابراتی عێراقی ناکات. هێشتا تەموو مژەکە چڕە، بە دروستی نازانرێت ئەو تیمە کێ بووە و کام وڵات و دەستەیان لە پشتە، بەڵام ئەوەی دەزانرێتەوەیە کە هێشتا سەرۆکی گروپەکە لێپرسینەوەی لەگەڵدا نەکراوە. لە تیمەکەدا 11 کەسیان خەڵکی شارەزا و ڕاهێنراوی تایبەتی بوون لەسەر گوێگرتن و جاسووسی بەسەر پەیوەندی بەرپرسانەوە و 3 کەسی تریان تیمی گوشار و بەدواداچوون و 4 ئەندامیشیان دروستکری مەلەفی ئابڕووبەرانە بوون. بڵاوبوونەوە و ئاشکرابوونی تیمە نهێنیە جاسووسیەکەی نووسینگەی سەرۆکوەزیرانیش ئاگری لە شەقامی عێراقی بەرداوە. مالیکی و عامری ئاگریان گرتووە و داوای هەڵوەشانەوەی کابینەکەی سوودانی دەکەن و سوودانی خۆشی بۆ لابردنی بەڵای تیمە جاسووسیەکە هەڕەشە دەکات. چاودێرانی دۆخەکە دەڵێن نەک تەنها کابینە پێنج قاچیەکەی سوودانی بەڵکو مەترسی لەسەر تەواوی سیستەمی سیاسی عێراق هەیە و دوور نییە کاردانەوەکان نەبنە داڕمانی یەکجاری.